سڵاوتان لێ بە بینەران و بیسەرانی کوردستان 24 ئێوارەتان باش بەو هیوایان بە تەندروستێکی باشەوە ئەم ڕۆژتان بەڕێ کرد بێ خی گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەک قوبوڵ بکە سفرەوخوانی هەموو ماڵەکان ئاوەدان بێت. ئەمڕۆ هاتوومەتە بەشی فریاکەوتنی یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێری پایتەخت. لەم نەخۆشخانەیە کە بەشی فریاکەوتنە هیچ کاتێک نە ڕەمەزان و نە بۆنەکان و نە ڕۆژانی ئاسایی و نە شەو و ڕۆژ کارمەندانی ئەم نەخۆشخانەیە ئەم بەشە هیچ کات پشویان نییە. ئەوان هەمیشە لە ئەرکدان، ئەوان هەمیشە لە ئامادەباشیدان لەبەرەوەی هەر کاتێک ڕووداوێکی نەخوازرا و ڕوو دەدات هاوڵاتیان ڕوو دەکەنە ئێرە، ئەوانیش بێ ماندووبوون لە ئەرکان. منە مێوارەیە یاوەری ئەوانەکەم بەشێک لە ژیانی ئەوان و ماندووبوونی ئەوان بۆ ئێوە گەزمەوە لەگەڵ مابن. هەر لە ناو حوشی ئەم نەخۆشخانەیە کۆمەڵێک لە هاوڵاتیان هاتوون و چاودێری نەخۆشەکەیانەکەن چاوەڕوانەکەن هەتا نەخۆشەکەیان چارەسەری بۆ کرێ و دواتر بتوانن بیبنەوە خۆت بیگوێتنە خەستەخانەیەکی ترەوە. من ڕاستەوخۆ پرسیار لەو هاوڵی نەخۆشانەکەم بزانمە و خزمەتگوزاری لێرە پێشکەشەکرێ و ئەو کارمەندانە چۆن بە دەنگیانەوە چۆن. سڵاو لێبێ. زۆر سوپاس. ناوی بەڕێستان؟ کاک تەها. ئێوە ماوەی چەندێکە لێرە دانیشتون ساعتێکە ساعتی نیوکەوە. نەخۆشتان هێنا؟ نەخۆشمان هێنا بەبێ. چی بوو نەخۆشەکەتان؟ نەخۆش اختیارە فەقیری لە بەڕۆژیش ئەوە بووە ئەو تۆزە خۆڵەش نییە وەی دەکردێکە بۆزای تێک بچی. ڕاستە ئەم چەند ڕۆژە و کەشوهوایە زۆر کاریگەری هەبوو. کاک تەها کارمەندان چۆن هاتن بەدەنگتان؟ وەڵڵی کارمەندان هیچ عیبێکیان نییە، زۆر احتیمایە پێدان، زۆر ڕێزیان دەدەکەین، هەموو شتەکان لە دابینکردن ئێستا ڕێژوویەوەیە. چیان بۆ کرد کە سەرەتا هێناتان؟ چۆن هاتن بەدەنگتانەوە؟ لە بردیانە جێ خۆیان ئەو زەخت و ئەو شتانی هەموو لۆ کرد. بەڵێ بەڵێ ئەوانە لۆکە ئەو هەر ئەجرایتەوە نۆکرد بۆی نەخۆشەکە. باشە. ئێوە دانیشتووی هەولێرن. هەر کاتێ ڕووداوێک خوا نەخواستیان نەخۆش شتێکتان هەبوو بێ پەناسان بردوتە بەرەم نەخۆشخانەیان چیتان کردووە؟ نەخۆشمان هێبڕات دینەرانە لەبەرەوەی نەخۆشخانە ئەهلی زۆر گرانە ئێستا ناوری بستە ژۆرە بچە جۆرە یەک مەبلەغی پارە دەسێنی. ئێرە باشتر هەموو شتەکان بەلاشە و ئزراتی جوانیش دەکەم لەوەی لە ئەهلیەکان باشترە. ئەو خزمەتگوزاری ئەمان پێشکەشەکە لە ئەهلیەکان باشترە بەلای تۆ؟ بەڕای من باشترە، هیچ پارە پولی تێناچی. هەمووی خزمەتگوزاریە و لە هەمووی زۆر باش هیچ عیبشیان نییە. تۆ چی بە هاوڵاتیان ئەڵێی تا هاوکاری ئەو کارمەندانە بن؟ وەڵڵی پێیان دەرێم ئەو کەسانی بکردن ئەگەر نەخۆش دەکەون بێنە خەستەخانەی ڕزگاری لێ ئەزراتی باش دەکرێت. ئەوە نییە پێ وەڵڵا لۆ هەندێک و هەندێک ناکرێت، هەموو بێک چاو تەماشا دەکرێت، ویشەکان زۆر بەزۆر ڕێکپێشی دەکرێت. دەستان خۆش بێ سەلامەت بن، هیوای چاکبوونەوە بۆ نەخۆشەکەتانە خوازیین. سپاس بۆ ئێوە. ئێوە وەکو هاوڵی نەخۆشێک لێرن، کارمەندان هەر لە دەرگاوە هەتا ئەگاتە لای پزیشکەکە چۆن پێشوازیان لە ئێوە کرد بە تایبەت مانگی ڕەمەزان ئەوانیش بە ڕۆژون ماندوون وایە؟ هۆرن یەکەم جار خێراتی کەنارەکەتان دەکەین کە دەیجێن ئەو بەسەر دەکەنەوە. کێشەوە ئەوەی زۆری تێدایە. سوپاسی ئەوکان دەکەین پاسەوانەکان و زێرەبانەکان بەڕاستی لەگە عالەمی زۆر تەعاملن لە تۆرەکان و کارمەندان و هەمویان یعنی زۆر باشن، چ قسووریان نییە. وەڵڵا هەندە نەخۆشیە لە ئەوەی کەتی ئەوان نەبی کە کەس ئەوەی ناکاتن. ڕاستە زۆر شڕوەوەنا. باشە ئێوە هەر کاتێک هاتبێتن ئەم ئێوارەیە ڕەمەزانە خەڵک خەریکی بەربانگە، خەریکی خۆ ئامادەکردنە، بەڵام ئێستا و لە ماوەی ڕابردووشدا کە هاتوون بە هەمان شێوە ئەوان لە خزمەتا بوون. ئەم خارمداران لێرە نەخۆش قەدری ئەو لای هاتم هەر ئەو هاوبووینە ئەوانە یعنی ڕێک و پێکە کەسیان وە نەکردیە ئابای ئەوەی عالمیان ئیزندایە و دکتۆر ئەوی خۆی کردیە و زۆر ڕێک و پێکرد بەڕاستی. ئەگەر ڕووداوێک هەبێ یاخود حاڵەتێکی زۆر کتوپڕ هەبێ ئێوە هێنن بۆ ئێرەیە چنە نەخۆشخانەیەکی ئەهلی؟ ئەمە بە زۆری دێنە ئێرەنا ئەم بە خۆمارم لە خەباتە، یعنی دەچینە خەبات لە خەباتەگە پێویست کە نەقری ئێرەمان دەکەن دێنە ئێرانەوە. کەواتە پەیامی تۆ چییە بۆ کارمەندان لە مانگی ڕەمەزان؟ دەست خۆشیان لێ دەکەین، خوا سەرفراز و ئەویان کاتێن زۆر ڕێک و پێکەن ئینشاڵڵا هەروها دەبن باشتریش دەبن.
ئێرە ژووری ئێست کوشکاویە کە بەردەوام ئەو ڕووداوانەی کە بە تایبەت مناڵ بەربوونەوەی یاخود هەر ڕووداوێکی دیکەیە کە بێتە هۆی شکانی شوێنێکیان لێرە ڕاستەوخۆی هێنن و چەند خانمێکی دکتۆری لێم ڕاستەوخۆچمەلایەن کێسە لە کاتی بینینی نەخۆشەکانیشتان بەڵام هەندێک لە کاتیان نەگرم بۆی کە بزانین ئەرک و ماندووبوونی ئەوان چۆنە ئێوارەتان باش دکتۆر چۆنن باشن ماندوو نەبن زۆر سوپاس دکتۆرە بە مامورە هەرچەنە ئەرکتان هەیە بەڵام هاوکارەکانت ئەگەر هەندێک یارمەتیمان بن ئێمە پێمان خۆشە ئەرک و ماندووبوونی ئێوە بخەینە ڕوو کە 24 کاتژمێر لە ئەرکدان بە سەرڕایەوەی مانگی ڕەمەزانە ئیشەکانی وە زیاتر بووە یاخود وەک خۆتانن بەردەوام خۆی بەڕاستی بەخێرهاتنتان بەسەرەتا خۆی ئەلێرە ئیمەرجنسی ڕۆژهەڵات یانی 24 کاتژمێر کراوەیە وەکو هەموو کارتێکیش یعنی بەدر لە مانگی ڕەمەزانیش ئێرە هەر قەرەباڵغیەکی زۆری هەیە و نەخۆشێکی زۆر ئێزگار زۆر ڕووی تێ دەکات بە حکمی ئەوەی مانگی ڕەمەزانە هیچ ژمارەی نەخۆشەکان کەمتر نەبووە بەڕاستی هەموو کاتێک وەکو کاتەکانی تر ژمارەی نەخۆشان هەر زۆرن بەڕاستی لۆدێکی زۆری لەسرە بەس ئەلێرە سەپۆرتێکی زۆر و گروپێکی زۆر لەن دکتۆران ئەلێرە هەموو کات ئامادەن بۆ خزمەتکردنی نەخۆشانی ئێرە باشە ئەم چەند ڕۆژە خۆڵبارینێکی زۆر بوو کە شوهاتێک چوو ئەرکیەوە زیاتر نەبوو بەڵێ بەڕاستی زۆر لۆدێک و حملێکی زۆرمان لەسەر بوو چکە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی ڕەبۆیان هەبوو بەڕاستی زیاتر حاڵیان تێکچوو بوو بەهۆی ئەوەی تووشی تەنگە نەفەسی بووبوون بە شێوەیەکی گشتی حاڵەتی تەنگە نەفەسی لێرە زۆرە بەس لەگەڵ خۆڵبارینەکەی ئەو حالەتانە یەکجار زۆری کردبوو خۆمان حسابمان کرد لەگەڵ نێرسەکانی ئەلێوێندەر خۆی ماسکی ئۆکسسیجینمان هەیە یعنی بەڕاستی 2 کارتۆنی پڕ لە ئەو ماسکانەمان بەکارهێنا بۆ هەموو ئەوە نەخۆشانە بە ژمارەی نەخۆشان زیاتری کردبوو باشە دکتۆرە ڕاستی وەشمان تووە بن زیاتر لە 8 کاتژمێر شەو بێ ڕۆژ بەکارەکەن بەڵام لەگەڵەوەشدا پێویستان بە بارێکی دەرونی ئارامە تا مامەڵەیەکی زۆر نەرم لەگەڵ نەخۆشکەن زۆر جار ئەو کەسێک کە لەگەڵ نەخۆشەکەیت بەهۆیەوەی کە باری دەرونی تێکچووە لە خەندایە ئێوە چیان بۆکەن چیان پێڵەن سەرەڕای چارەسەریەکان بەدڵنیاییەوە تووشی ئەو گیر و گرفتانە زۆر دەبینەوە ئێمە وەکو دکتۆر کە لە ئیمەرجنسی کار دەکەین بەڕاستی زۆر زەحمەتە کارکردن ئەلێرە لەبەرەوەی ینی هەندێک جار نەخۆشەکان زیاترن لەوەی کە خەستەخانەکە یان نەخۆشخانەکە بتوانانی کاری پێویستی بۆ بکە و هاوڵانی نەخۆش بەڕاستی زۆر جار زەختمان لێ دەکەن و ئەوانە بەس ئێمە بەپی توانە و بەپی ئەوەی بمان بکرێ دڵنەوەییان دەبینەوە کە ئەوەی ئەلێرە پێویستی پێبێ نەخۆشەکە بۆی ئەنجام بدرێ ئەکید یعنی هیچ نەخۆشێک ئەلێرە نییە لەناو تەواڕی بەڕێ بکرێ بێ ئەوەی کاری پێویستی بۆ ئەنجام بدرێت تەنها هەندێک حالت هەیە پێویستە ڕیفێری بکەین ینی بیگوازینەوە نەخۆشخانەیەکی تر ئەگەنە زۆربەی حالەتەکان لێرە هەموو کارێکی پێویستی بۆ ئەنجام دەدرێت باش ئێستا ئەوەندەی نەماوە بۆ بەربام بەڵام ئەو کاتە بۆ ئێوە هیچ شمول ناکە ئێوە لە ئەرێکدان چیەکەن ئەی چۆن بەربانەکەنەوە ئێوە بەڕاستی ئێمە هیچ بەربانکردنەوەمان نییە بەس ئەوە تا پێڕا دەگەین بەس ڕۆژەکەمان بشکێنین بەڵام ئەوە نییە وەکو ئەوەی دانیشین و یان ڕێستەگیان برێکە گوێرکردین چکە بەڕاستی ئەلێرە نەخۆش هەموو کاتژمێرێک بە بەردەوامی دێت بە ئەمە ناتوانین برێکێک وەرگرین یان ڕێستێک وەربگرین بەس چی ئەوە ڕۆژومان بشکێن بەس مەجای ئەوە هەیە ئەوە ینی وەربگرین و ڕۆژەکەمان بشکێن و ئیدی بەردەوام بین بەس تا ئەو کاتەی نەخۆش ڕاستە هیچ کات بایکۆتان نەکردووە هیچ کات یاخود بڵێن دەرگای نەخۆشخانەتان دانەستووە هەست بەو مەسوولێتە نەکەن یاخود بایکۆت بکەن شتێکی وا هەبووە لەناو ئێوەیان بە بەردەوام داوامتان کرد بە بەردەوام داوامان کردوە بەڕاستی من خۆم ینی شخصیەن و ئەو هاوڵانی کە لەگەڵیشم دکتۆرەکان کەسمان بایکۆتمان نەکردی و گلەیمان نەکردێت و کە ئەو ئیشەشمان هەڵبژاردیە دەزانین کە ئەو بەرپرسیارەتەمان لەسرە فبەپی بەرپرسیارەتێکەوە ینی تەعاملمان کردیە و کەسیش گلەی و بایکۆتمان نەبووە بەڕاستی تا ئێستا ماندوو نەبن لە شان سەخت بێ بەمانبوورە هەندێک لە کاتێکەمان گرتی نەخۆشەکان لێرن چاوەڕێی تۆن زۆر سپاس دکتۆرە گیان سەرکەوتوو بن ماندوو نەبن دەستان خۆش بێ زۆر سپاس خانم گیان سڵاو لێ بە کاگامان بەڕێستان وەکو ئێشکگری کارگێڕی بەردەوام لەم نەخۆشخانێن و ئاگاتان لە کارمەندەکان و پزیشکەکان و هەموو ئەو کەسانش خێن سەردانەکەن کارەکانتان لە مانگی ڕەمەزان جیاوازی هەیە یاخودیەوە هەموو کاتێک لە ئێشکە خۆی بەنسبەت ئەم خستەخانە ئەم نەخۆشخانەی فراکردنی ڕۆژهەڵات
دوو شەفتێکی مەقسەد داوامی بەیانیانی پێدەڵێن ئەو هەتا کاژمێ تقریبا 1 و 2 ستافی سەباحیە و شەفتێکی تریشمانەیە داوامی خەفاری پێڵێن ئێشگری ئێستا حاڵی حاضر ئەمە ستافی ئێشگریە وەک فریاکەوتنی ڕۆژهەڵات لۆدێکی زۆر لێرە یانی لە چاو مستشفاکانی ترەوە هەم بۆ پزیشکان بۆ پرزگا هەم بۆ ستافی مێسەکان ماحوتەبیەکانمان چکە بە حکومیەوەی زۆری نەخۆشەکان سەردانی ئەم نەخۆشخانە دەکەن بەتایبەت ئەم چەند ڕۆژە کەشوهواکە گۆڕا بەهۆی ئەو شەپۆ لە خۆڵبارینەی هەبوو ئێوە لۆدێکی زیاترتان لەسەر بوو بە بەردەوامی چەند پزیشک و کارمەند لێرە بووە وەک پزیشک و کارمەند ئێمە خشتەی مانگانە و ڕۆژانی خۆمانەیە بەڵام لە حاڵەتێکی زەرورا مەقسەد پێویستکە پزیشکان لە ڕێگەی بەڕێوەبەرەوە یا لە ڕێگەی بەڕێوەبەری تەندروستی دکتۆر گولۆڤان و ئاگادارەکردن مەقسەد ئەگەر حاڵەتی خوا نەخوازە نەخوازراوە بێ دێنەوە بەڵام بۆ ئەم چەند ڕۆژەی پێشتر کە تەپۆتۆز بکەشەوانە لەبار بوو حاڵەتەکان لۆدێکی زۆرمان لەسەر بەڵام پێویستی ناکرد بوون منە ستاف بێتەوە خوا نەخواستیان حاڵەتێکی تا ڕاگەینی یا پزیشک بێتەوە ئەوە لێرە بوو ینی ستافەکانمان بنجاو ینی ژمارەیان بەبێ ماندووبوون ئیشیان ماندوو بوون بەڵام لۆدێکی زۆرمان کەوتە سەر بەڵام پێویستی ناکرد ستاف بێنەوە ینی ماندوو بووین بڵێ ماندوو نەبوون هەمووی ماندوو بوو باشە ئەگەر کاتێک حاڵەتێکی زۆر کتوپەر و زۆر خراپ بوو کاتێرە خوا نەخواستە بریندار بوونێک بێ لە کاتی پشووی کارمەندەکان نابێ چیەکەنەوە کارمەندانەیە و پزیشکانە نسبت کاتی ئێشەگەری وەک شویان نییە پشۆکانی تهدید بێ شویان نییە بەردەوامن بەس ڕستێکی کاتی ینی استراحەتێکە مەقسەد ناخواردنێکە چاخواردنێکە ئەویش شوێنەکان فارغ نابێت شوێنەکان چۆن نابێت ینی ئەگەر دوون بن یەکشان نان دەخۆنەوە کەتریان بەردەوام لە خزمەتی نەخۆشدا ینی نابێ نەخۆش چاوەڕێکە هەتا و کارمەندە بڵێ نان دەخۆیە چای دەخۆیە استراحەت یان نوێژ دەکەم ینی ئەو شتە هەیە لێرە باشە ئێستا ئەمە یەکێک لە ژوورەکان ژووری پزیشکی چواردەیە چەند دکتۆر لێرەیە چەندی دیکە لەسەر قاعەکانە ئێوە چۆن بۆتان دیاری کردوون یان خۆیان بە بەردەوامی سەرپەرشتیەکە ئەوان وەک پزیشکانی خولاو خشتی خۆیان هەیە لەسەری هەموو دەردەچێت خوشتەکە بەڵام ئێستا بۆ نمونێرە پێشوازی نەخۆشی پێڵێن ئەو بە بەردەوام 2-3-4 دکتۆری لێیە بۆ قاوشەکانمان هەیە قاوشەکانی بەردەوام 1-2 دکتۆری لێیە ئەوە مقیمی پێدەڵێن ئەوە بێنە پزیشکی بڵند ینی مقیمەقدەمی پێدەڵن و پزیشکی مەجلیسیشمانەیە بەردەوام ئیخساییە مقیمەقدەم بەردەوام لێرە ینی ئەو شتانە ینی کۆنتڕۆل لەلایەن پزیشکانەوە ڕاستە باشە قەت بووە نەخۆشێک یاخود هاوڵەکەی گلەی هەبێ لە کارمەندەکان بێنە لای ئێوە چۆن بەدەنگیانەوە چن هەرچەندە من خۆم دواند من بە دەرەوەی کە بێنە ئێرە پێشۆی بێن و دواتریش کە ڕۆشتبوونەوە چەندێکە باسەوەیانە کرد کە ئامادەن یەنە ئێرە ناچن نەخۆشخانەیەکی ئەهلی یاخود تایبەت خۆی منسبەت گلەیەوە تۆ ناتوانانی هەموو کەسێک لە تۆ ڕازی بێت ڕاستە ئەو واقعاتە هەندێک ینی حاوادث ینی کابرا حادسێکی کردووە حادسێکی سیارە شتێکە ڕووداوەکە کابرا بتوانێت تۆ لایەنی دەرونی تێک چووە لۆدی زۆر لەگەڵ خۆیان شەڕ دەکات لێرە پزیشکێکە یان لەگە کارمەندێک جارە توش مشکلەمان دەکات لەوانەیە کابرا گلەی کردو بەڵام گلەیەکە ینی خەتای خۆی بووە عجلی کردوانێت نەخۆشی پێویستە بمێنێت هەنێ فەحسی لێرە نییە هەنێ مەبەستە ینی گلەیەکانە لە جێی حەق نە بەڵام گلەی شەیەکە ئەمە ئێشەگری کارگەری فریاکردن ڕۆژهەڵات ینی خوا نەخواست هەر کەسێک لێی تێبێ گۆڕینەوە ئەمزانین کێشەکەت لەکوێ کارمەند بە پزیشک بێ هەر کەسێک بە لایەنی خەتابەر ئەوە لایەنی ئیدارە و ئیجراعاتی یاسایی لەگەڵدا دەکرێت ئەمە سزامانەیە عقوبەمانەیە بۆ کەم تەرخەمە خوا نەخواستە ینی نابێ کەم تەرخەمێ بەڵام هەندێک کەس شێکە گلەی دەکات گلەیەکە لە جێ خۆی بێ هەرچەندە ئێستا کاتی بەربانگە بەڵام لێرە تەنها ئەوەی ڕوودەدا ئەوەیە کە کارمەندان پزیشکان لە خزمەتی هەموو ئەو هاوڵاتی و هاوڵی نەخۆشانن کە لێرن کە بەردەوامی جوڵە هەیە و بە بەردەوامی ئەو ڕووداوانێک کە ڕوودەدات منداڵ یاخود گەورەی خودبین ئەوان بەدەنگیانەوە چن لە خەیاڵی نان خواردن و بەربانکردنەوەیانین ئەمانەش بەشێکن لە مرۆڤ دۆستی و ژیان دۆستی ئەوان ژیانی خۆیان کردوتە قوربانی بۆ هەموو هاوڵاتیان بە تایبەت کاتێک کە ڕووداوێکیان لێ دەقەومێت بۆی بتوانن بە زووترین کات چارەسەریان بکەن بۆیە هەمیشە خۆنەویستانە کارمەندانی تەندروستی لە خزمەتان بۆ هیوام کە سفرە و ماڵی هەموو لایەک ئاوەدان بێت تا بەرنامەیەکی دیکەی ژیان دۆستی هەمیشە تەندروست باش بن.